تیمەکانی بەرگری شارستانی لە سۆران گەڕانیان بۆ چارەنووسی ئەو سێ منداڵی کەوتونەتە ناو گەلی عەلیبەگ بەردەوامە. بەپێی بەدواداچوونەکانی 1964 لە هەولێر زەوی و خانوو نرخیان گران بووە. سڵاوتان لێبێت. ئیتر ئەوە نەما لە گەرمیان غازفرۆش و ئەوانەی وەچیلی غازن بە کەیفی خۆیان غازدا بەش بکەن، چونکە لە مەودوام لەو ئیدارەیە بە سیستەمی GPS غازدا بەشەکرێت. یادگار فەتەح بەڕێوەبەری نەوت و کانزاکانی ئیدارەی گەرمیان بە 1964 وت خەریکن سیستەمێکی پێشکەوت و ئامادەکەن ئیتر سیارەی غازەکە بچێتە هەر گەڕەچێک دەزانن چەند غازی دابەش کردووە و داویەتی بە چماڵێکیش نەکەر ئەوە بگرا ئیتر نەعەدالەتی نامێنێت و بەپێی کارتی زیرەک هەر ماڵە و بەشی خۆی وەرئەکرێت و کەس ناتوانێت غازی زیادە وەربگرێت. دەشڵێت بۆ دوکان و بازاڕەکانیش غاز بەپێی کۆد دابین دەکەن و بەپێی ئەو بەشە غازەی بۆ گەرمیان دابین نەکرێت. یادگار فەتەح ئاماژەی بۆشکرد بووک و زاوە تازەکانیشیان لەبیر نەکردووە، هەروەوانەی سەر بە ناوچەی ماددەی 140 بن بۆ ئەوانیش غاز دابین ئەکەن، بەڵام یەک داواکاریشی هەیە و ئەڵێت بە هاوڵاتیان تۆزێک سەبر بگرن بەم زوانە نەتیجەی پلان و بەرنامەکەیان نەبینن. تازەترین تەکنیکی گەڕان بۆ گەیشتن بە چارەنووسی ئەو سێ منداڵی لەناو ئۆتۆمبیلێک کەوتنە ناو ئاوی گەلی عەلیبەگ هاتنی حەفارە بوو کە ئەمڕۆ کاری کرد بۆ ئەوەی ئاوەکە بشتێنێتەوە و بگەنە قوڵای ڕووبارەکە و شتێکیان دەست بکەوێت. چوار ڕۆژە گەڕانی سڕی تیمەکان بە دوای چارەنووسی ئەو سێ منداڵە بەردەوامە کە شەوی هەینی ڕابردوو بە ئۆتۆمبیلێکەوە کەوتنە ڕووباری گەلی عەلیبەگەوە. ئیدارەی شارەکە ئاڵێت بە دوو شفت واتە بە بەردەوامی کار ئەکەن و بە دوای ئەو سێ منداڵە ئەگەڕێن. هەڵگورد شێخ نەزیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەمڕۆ لە شوێنی ڕووداوەکە بوو بۆ 1964 قسەی کرد و ئەڵێت هەرچی لە توانایان دابێت ئەیکەن بۆ دۆزینەوەی منداڵەکان. دەشڵێت ڕاستە شوێنی ڕووداوەکە بەربەستی نەبووە، بەڵام هەندێک زاربوونی بەربەستیش ناتوانێت ڕێگری لە دروستبوونی ئەو ڕووداوانە بکات. تاکو ئێستا بە چەندین شێوازی جیاواز بە توانای مرۆیی و کەلوپەلی جیاواز سۆراخ بۆ چارەنووسی ئەو سێ منداڵە بەردەوامە و هێشتا هیچ سەرداوێکیان دەست نەکەوتووە. وەزعی نێوان ئەمریکا و ئێران و بارودۆخی ناوچەکە هیچ باش دیار نییە و ئەگەری شەڕ زیاترە. لەو لاشەوە تمەنی ئێرانی هاڕێی کردووە و زۆر کەسیشی لە کوردستان تووشی زەرری گەورە کردوێتەوە. ئەمڕۆ سێشەممە $100 ئەمریکی لە دەوری 15,600,000 تمەن بە نەخت و حەواڵەش نزیکەی 18,600,000 تمەن بوو کە بەراورد بە 2 هەفتەی لەمەوبەر 1 ملیارد تومەن نزیکەی $1,300 دابەزیوە. شوان محەممەد مامەڵەکاری دراو لە بازاری دۆلارەکەی سلێمانی قسەی بۆ 1964 کردووە، بەڵێت هۆکاری سەرەکی و دابەزینەی بەهای تمەن بۆ ڕاگررتنی جموجۆڵە بازرگانیەکان لە تەنگەی هورمز ئەگەڕێتەوە. ئاشکراشی کرد لە 3 بۆ 4 ساڵی ڕابردوودا خەڵکێکی زۆر بەهۆی مامەڵەکردن بە تمەنی ئێرانیەوە زەرمەندی گەورە بوونە و خەڵکە بووە خاوەنی $80 دەفتەر بۆ بەڵام ئێستا تەنیا 5 دەفتەری پێماوە. سەرەڕای ناسەخامگیری وەزعی سیاسی و ئابووری و ئەمنی لە ناوچەکە، بەڵام لە هەولێر نرخی زەوی و خانوو هەروەگران ئەبێت و لە بەرامبەریشدا نرخی کرێی شوقا هەرزان بووە. پەیامنێری 1964 لە هەولێر لەگەڵ چەند خاوەن نووسنگەیەکی خانوبەرەوە تەعقارات قسەی کردووە، ئەوانیش دووپاتی گرانبوونی نرخی زەوی و خانوویان کردوتەوە. ڕێبوار سابیر خاوەنی نووسنگەیەکی خانوبەرەیە بۆ 1964 وت لە هەولێر ساڵ بە ساڵ نرخەکان زیاد ئەکەن و بە تایبەتیش ئەم ساڵکە پرۆژەکانی کارەبای 24 کاتژمێری و ئاوی ئیفراز و بەشێکی شەقامی 150 مەتری جێبەجێکراون. نرخی زەوی بەو هۆیانەوە بەرز بۆتەوە. دەشڵێت بۆ نمونە ئەگەر پارساڵ خانوویەک بە 6 دەفتەر بوو بێ ئەم ساڵ 30 بۆ 40 گەڵا واتە وەرەقەی دۆلاری چۆتە سەر، بەڵام زەویەکی 50 وەرەقەیی ئێستا بە دەفتەر و نیوێکەوەتە $15,000 باسی لەوەش کرد لە ماوەی پێشوو بەهۆی جەنجی ئێران و ئاڵۆزیەکان تا ڕادەیەک نرخی زەوی و خانوبەرە هەرزان بوو، بەڵام لە ئێستادا دووبارە گران بۆتەوە. بە قسەی ئەو مامەڵەکارەی خانوبەرە کرێی شوقا ئەم ساڵ نزیکەی $100 لێ بۆتەوە و نرخەکەی دابەزیوە. لە سنووری باڵەکایەتی گوڵی شلێر هەیە. ئەم گوڵە تایبەتمەندی ئەو ناوچەیان هەیە و زۆر بەناوبانگە و شوێنێکی تایبەتی شێ بەو گوڵە شلێرانە. ئەمڕۆ چەند کەسێک بەهۆی ئەوەی کە
گوڵزاری گوڵە هێرۆیەکانیان شێواندووە لە سۆران دەستگیر کراون. دەمەوێت سەرنجتان بۆ هەواڵێک لێرە ڕابکێشم کە 1964 پەیامنێری 1964 لە سۆران لە ڕێگەی چەند هاوڵاتیەکەوە چەندیمەنێکی دەستکەوت کە دەبینرێت چەند کەسێک بە ئۆتۆمبیلەوە چوونەتە ناو گوڵزاری گوڵەشلێرەکان لە سنووری باڵەکایەتی و بە مەراغان ئامێرێکی دربێنەکردنە کە لە داست گەورەترا ئەو گوڵەشلێرانەیان هەمووی شێواندووە. 1964 وەکو ئەرکە ڕۆژنامەوانیەکەی خۆی لایەنە پەیوەنددارەکانی ئاگادار کردوتەوە ئەویش کە فەرمانگەی ژینگەی ئیدارەی سۆرانە. ئەوان دوای پێزانینیان لەلایەن پەیامنێرەکەی 1964 بە دواداسوونیان کردووە و بۆیان دەرکەوتووە کە ئەو کەسانەی ئەو کاریان کردووە دەستگیر کراون. بێگومان فەرمانگەی ژینگەی سۆران کە بەڕێوەبەرەکەیان هەژار ماهیرە باسی لەوە کردووە کە ئەو کەسانە بە پێی مادەی 31 لە بڕگەی چوارەمی یاسای ژمارە 8 ساڵی 2008 سەرپێچی ژینگەیان کردووە، ئەوانیش بە مافی خۆیانی دەزانن کە سکاڵای یاساییان لە بەرامبەر تۆمار بکەن. هەمیشە ئەو مادە یاساییانەی کە لە باڵێن یاسای پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان هاتووە وەکو ئەوەی کە پێشتر باڵێن کارمان لەسەر کردووە ئەوەیە کە زیندانیکردن و غرامەکردنی مادی تێدایە. بەڵام چاوەڕێ ئەکرێت کە بڕیاری دادگا لەسەر ئەو کەسانە دەربچێت کە سەرپێچی ژینگەیان کردوتە سەر گوڵزارەکەی گوڵەشلێرەکانی باڵەکایەتی بزانین دادگا چ بڕیارێکیان لە بەرامبەر دەرەکات. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ ئێوە.